ئیمامی حەمادی کوڕی سەلەمە ڕەحمەتی خوا لێ بێ ئەفەرمێ پیاوێک لە بازاڕە کڕین و فرۆشتنی بە کۆیلەوە دەکرد، کۆیلەی دەفرۆشت و دەیکڕی. جاران کۆیلە هەبوو خەڵکیان دەفرۆشت. کۆیلەیەکی هەبوو، کۆیلەکە زۆر هەرزان بوو، نرخەکەی هەرزان بوو، بەڵام کەسێکی بە قۆت و بەهێزیش بوو. فەرمی کابراوتی چۆن ئەم کۆیلەی ئەوەندە هەرزانە نرخەکەی؟ وتی ئەم کۆیلەی یەک عیبێکی تایە، هەر کەسێ ئەیکڕێ ئەیفرۆشێتەوە. وتی عیبەکەی چییە؟ وتی بەس تەنیا دوو زمانە، قسە دەێنێ قسە دەبات. یوتی احتیاجی چییە؟ چ کێشێک تایە؟ ئەم نەیکڕم، بە هەر دوو زمان بێ، هەر بە قسەی ناکەم. بە پارێکی کەم کۆیلەکەی کڕی، هاتەوە بۆ ماڵ ئەم کابرا، پیشەی ئەوەیە. چۆن ئینسان هەیە هەمومان پیشەمان نان خواردن و خەوتن و شتەیە، هەشە پیشەی بەس دوو زمانیە، قسە دەهێنێ قسە دەبات، نە ئیسراحەت ناکە حتا خەڵکی نەخۆشییا بێت. چەند ڕۆژێک مایەوە هاتە لای ژنەکە بە دزی پیاوەکەەوە، لە ماڵێنە خزمەتکارە، وتی فڵان کەس ئەزانی پیاوەکەت تۆی خۆش ناوێ؟ پیاوی داماویش ئاگای لە هیچ نییە. ئەزانی پیاوەکەت بەتەمایە ژن بێنێ بەسەرتا؟ وتی چۆن؟ وتی وەڵا تاکید بە بەخوا نەخۆش تێوێ، بە منی وتووە. پیاوی فەقیرە ئاگای لە یەک شتێک نییە، هیچیشی نەوتوو. پیاوەکەت خۆشتی ناوێ، ئەو ڕۆژەتی ژن دێنن بەسەریا، بە دوای ژن ئاگەڕێ. وتی چی بکەین؟ وتی بڕۆوە کاتێکە خەوت، لە کاتی خەوە ئا لە ژێر چەناکە و ژێر ملی موویەکیم بۆ ببڕە، موویە دوان بێ بۆم ببڕە و حەق نەبێ، بە مەقەسێ بە چەقۆیە بە مووسێک بۆم ببڕە و بۆم بێنە. شتێکت بۆ ئەەکەم، سحرێکت بۆ ئەەکەم، نەتوانێت قەت بژن بەسەر تا بێنێ. وتی بەسەر چاو زۆر ئاسانە. ئەمجا ئەمە ئیشی خۆی لێر تەواو کرد، ئەمجا هات بە لای پیاوەک بە دزیەوە. وتی فڵان کەس، وتی بەڵێ. وتی ئەزانی ژنەکەت بەتەمایە بتکوژێ؟ پیلانی داناوە. چۆن؟ وەڵڵا بەڵگەم پێ. وتی بەڵگە چێ؟ وتی ئەمشۆ خۆت کەرە خەوتوو، بزانە دێ بۆی ژیانت یان نایەت. بەس خۆت کەرە خەوتوو بە درۆ، خۆت کە خەوتوو نەش خەوتوویتە، عانێکە زانی بزانە چی دێ بۆلات. پیاویش خۆی کردە خەوتوو، وای ژنەکەی وای زانی خەوی پیاکەت و چەقۆکەی هێنا، بڵین مووسەکە مەقەسەکار چیەک بوو، هێنای بۆ ژێر ملی مووەکە ببڕێ، نەک پیاوەکە سەر بڕێ. ڕێک پیاوەکەی سوبحان الله ژنەکەی کردو ژنەکەی سەر بڕی، بێ ئەوەی لە مەسەرەکە بکۆڵێتەوە. پیاوەکە یەکسەر ئەو پیاوە دوو زمانە عەبدە کۆیلەکە ڕای کرد بۆ لای کەسەکاری ژنەکە، وتی بەخوا فڵان کەسی زاوەتەن کچەکەتانی کوشت، ئەوانیش هاتن کابرایان کوشت. ئەو ڕۆژە لە نێوان ئەو دوو بنەماڵە شەڕ و ئاژاوە و کێشەوێکی زۆر و خەڵکی زۆر کوژرا لە نێوانیانە. کابرای بە خۆی دەربازی بڕای کرد. ئەمە دوو زمانە. ئەو کەسانە خوا لەعنەتی لێیان کردووە، نێوان ژن و مێرد تێکەدەن. ئاوە بەو شێوەیە دێ بۆ لای ژنەکە بەجیا قسەی لەگەڵاکات، لە پیاوەکەش بەجیا، ئەمجا نێوانیان دەکاتە ئاگر. ئەم ئینسانە خوا نەفرەتی لێ کردووە، لە باشت مەحرومی دەکا و دەیشەخاتنەوە ئاگرەوە. بۆی ئاگادار بن، ئەمە صیفەتی ئینسانی منافقە، نەک مسلمان. کەواتە سیقە بە کەسێک مەکە، دێ بۆلات سڕی کەسێکت پێ ئەڵێ، نهێنی کەسێکت پێ ئەڵێ، چونکە تۆ نازانی چی ڕۆژێک دەوری تۆش دێ، سەرەی تۆ دێ. ئەمڕۆ قسە بۆ من دەهێنێ فڵان کەس، ئەڵێ فڵان کەس ئاوات پێڵێ و ئاوات پێڵێ، بەڵام بەخوا ڕۆژێکیش دێ سەرەی من دێ. ئەمجا قسەکانی من نەقڵەکە بۆ ئەو، بۆ یا بۆ کەسێکی تر، بۆیە دڵخۆش مەبە بەوە، نەڵێ بەخوا فڵان کەس دڵسۆزی منە، خەمخۆری منە، قسەی فڵان کەسم بۆ دەهێنێ. بەخوا ئەگەر ئەو ئینسانە کە تۆ بە خەمخۆر و دڵسۆزی ئەزانی ئەگەر دووڕوو نەبێ، سوێن بەخوا ئەو کەسە سیقەی پێ ناکات باس تۆی لا بکات. بۆیە دڵنیا بە ڕۆژێکیش دێ سەرەی تۆ دێ، سەرەی تۆ دێ. ئەم کۆیلەیە تەماشاکە، بەهۆی دوو زمانیەوە ژن و پیاوی بەکوشدا، چەناها کەسی تریش لەو دوو بنەماڵەدا بەکوشت. هەدەفەکەی ئەوەیە، بەس دوو زمانەوە